یەکێک لە شتە زۆر گرنگەکانی خاوەنی علم و فقهێکی زۆر گەورەیە سەیدنا معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ. وەی کاتێ پرسیاریان کرد لە ئیبن عەباس وتیان ئەی هاوار ئەوە معاویە ئەبینین ئەچێ یەک ویتر بە تاقی تەنها ئەکا. طبعا ئایا ویتر نوێژی شەو با بڵێن کۆتاکەی کە ویترە ویتر چۆن ئەکرێ؟ سێ ڕەکەعاتە، ئایا هەر سێ ڕەکەعاتەکە پێکەوە ئەکرێ سەلام ئەدەیتەوە؟ طبعا سێ ڕەئیمانەیە، سێ مەذهبێکیان ئەڵێ تەنها یەک تەحیاتە خوێنی لە ئەخیرەوە، لە ناوەڕاستە لە دوو ڕەکاتەکە تەحیات ناخوێنی، سێ ڕەکاتەکە ئەکەی لە ئەخیرەوە تەحیاتە خوێنی سەلام ئەدەیتەوە. ڕەئێکیان ئەڵێ هەرسێکیان پێکەوە ئەکەی، بەڵام دوو ئەتەحیاتی وەکو نوێژی مەغریب تیا ئەخوێنی. ڕەئی سێم کە ئێستا خۆمان جێبەجێ ئەکەین بە عامەت دوو ڕەکعات جێبەجێ ئەکەی سەلام ئەدەیتەوە، دوای یەک ڕەکعات بە تەنها ئەکەی. ئەو فقهی سەیدنا معاویە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کە مەذهبی ئیمامی شافعی لەسەرە و عامەتی جیهانی ئیسلامی لەسەرە. وتیان ئەی ئیبن عەباس تۆ ئەڵێی سێ نوێژەکە پێکەوە بکەن، کەچی ئەوە تا معاویە ئەڵێ یەک دانە ویترەکە بە تەنها بکە. فەرمووی معاویە فەقیهێکە لە فەقیهانی ئومەت، ئەوە سەحابەیە و پێغەمبەری بینیوە صلی الله علیه وسلم، حتماً بینیوێتی کە ئاوا کردوێتی، ئەوە کاتیبی وحیە. ئەم هەڵسەنگانەی سەیدنا ئیبن عەباس بۆ سەیدنا معاویە زۆر گەورەیە، چونکە بە بەحری ئومەت، بە حەبری ئومەت پێغەمبەریان صلی الله علیه وسلم دوعای کردەوە بە ئیبن عەباس بە خوای گەورە بیکاتە حەبری ئەم ئومەتە، زانای هەرە بەرزی ئەم ئومەتە لە کاتێکە لە ئال و بەیتی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم و بەم شێوازە وەصفی سەیدنا معاویە ئەکا ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ. بۆیە علم و فقهی معاویە زۆر گەورەیە، ئەکرێت چەندین دیراسە بکرێت لەسەر فقهی گەورەی سەیدنا معاویە لە ڕووی هەموو بابەتەکانی فقهی ئیسلامیە و شریعەتی ئیسلامیەوە.